لەگەڵ قورسبوونی زیاتری ژیانی هاوڵاتیان، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەر لە هەموو یاساکان و دوور لە ڕاوێژ بە کەسانی پسپۆڕی نیشتیمانی و بە مەبەستی زیاتر پڕکردنی گیرفانی بێبنی حزب و کۆمپانیاکانیان هێدی لەسەر بەرەو پێشبردنی پلانەکانیان بەردەوامن. لەو چوارچەوەیەدا عومەر گوڵپی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە کۆمەڵی دادگەری هۆشداریەکی لە لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاو کردوێتەوە و ئاماژە بەوە دەکات کە ئەگەر سەپاندنی نرخی بازرگانی کارەبایان لە چوارچەوەی پرۆژەی ڕووناکیدا بۆ بچێتە سەر، ئاوی خواردنەوەش وا لێ دەکەن، پاشان قوتابخانە و نەخۆشخانە و ڕێگاوبانەکانیش دەگرێتەوە. عومەر گوڵپی دەڵێ چەندین ساڵە زۆرێک لە شارەکانی وەک دەربەندی خان، چەمچەماڵ و هەولێر کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە. تەنیا پاساویش نەبوونی پارەیە بۆ تەواوکردن و دروستکردنی پرۆژەی ئاو بۆیان. گوڵپی دەڵێ ئەگەر نرخی بازرگانی کارەبایان بۆ بچێتە سەر، ئەوە ئاسانترین ڕێگە بۆیان ئەوەیە بڵێن ئەوە کۆمپانیا دەهێنین بە نرخێک ئاوی خواردنەوەی 24 کاتژمێریتان بۆ دابین بکات، لەوەی ئێستا هەرزانتر بکەوێت کە بە تانکەر دەیکردن و بەو هۆیەوە 50 بۆ 60,000 دیناریان لێوەربگرێت. چەند ساڵێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیە کۆمپانیای بۆ دانانی پێوەری ئاو بۆ ماڵان هێنا و ڕایگەیاند کە دەیەوێت لەم ڕێگەیەوە بە فیڕۆدانی ئاو کەم بکاتەوە تا بتوانێت پێدانی ئاو بە هاوڵاتیان زیاد بکات. بەڵام وەک تەواوی پرۆژەکانی هیچ کاریگەریەکی ئەرێنی دروست نەکردو، تەنیا بەشێک لە پارەی هاوڵاتیانی چووە نێو گیرفانی کۆمپانیا حزبیەکانەوە. لە تەواوی وڵاتانی پێشکەوتوو بگرە دراوسێکانیشدا دابینکردنی ئاوی خواردنەوە، کارەبا، قوتابخانە، نەخۆشخانە، ڕێگای سەرەکی و چەندانی دیکە ئەرکی حکوومەتە و بە خزمەتگوزاری گشتی دادەنرێن و لە بەرامبەریدا تەنیا بڕێک پارەی زۆر کەم وەردەگیرێت. بەڵام لە هەرێم جگەلەوەی هیچ خزمەتگوزاریەک وەک پێویست دابین ناکرێت، بگرە پارێکی زۆریش لە هاوڵاتیان وەردەگیرێت و بە دروستکردنی قەیرانی دارایی و موچە و نەمانی دامەزراندن و پلە بەرزکردنەوە و شێوازی دابەشکردنی موچەوە خواستی هاوڵاتیانیان لە دروستکردنی دەوڵەتەوە بۆ دابینکردنی پێداویستێ سەرەتاییەکانیان گەیاندووە. هاوڵاتیان بە ناومێدیەوە دەڵێن ئەم حکوومەتە ئەگەر بۆی بکرێت هەوایشمان لەسەر دەکات بە پارە و دەستی هەربێنە بۆ تەواوی ماڵەکان درێژ دەکات و تا زیاتر بمێننەوە شتی خراپتر دەکەن. بەڵام بەشێکی دیکە لە هاوڵاتیان دەڵێن نابێت لە ئاست ستەمەکان بێدەنگ بین و بێباکیەکانیان نیشانەی کۆتایی ئەم دەسەڵات و حکومڕانیە گەورەتر دەکات.